نەمانی هەستی بۆنکردن چییە؟ ئایا هەستی بۆنکردنت نەماوە؟ ئایا هەستی بۆنکردنت کەم بۆتەوە؟ یاخود هەست بە بۆنی ناخۆش دەکەیت؟ بەڕێز دکتۆر مەریوان لەطیف فەتاح پسپۆڕی نەخۆشەکانی قورگولوت و گوێ لە تاوەری تەندروستی سمارت وەڵام دەداتەوە و دەڵێت لە دەستدانی هەستی بۆنکردن واتە ئەو مرۆڤە ناتوانێت بۆنەکان بناسێتەوە. هۆکارەکانیشی بریتین لە یەکەم هەڵامەت و کۆڕۆنا، دووهەم هەستیاری لووت، سێهەم هەوکردنی گیرفانەکانی لووت، چوارەم هەڵمژێنی کەرەستەی کیمیایی بەهێز، پێنجەم ئەو کەسانەی ئالوودەن بە کۆکاین، شەشەم بەرکەوتنی زەبری دەرەکی لەسەریدا، حەوتەم نەخۆشیەکانی کۆ ئەندامی مێشک و سەر وەکو زەهایمەر، پارکینسۆن، هەرکەم، وەرەمی مێشک، نەشتەرگەری مێشک، هەشتەم دەرمان وەکو دژە بەکتریا، دژە خەمۆکیەکان، نۆهەم تێکچوونی هۆرمۆناتی جەستە، دێم کەم خۆراکی و کەمی ڤیتامینەکان، یانزە بەرکەوتنی تیشک لە سەر و مل بۆ شێرپەنجەکانی سەر و مل، دوانزە خواردنەوەی مەی بۆ ماوەیەکی دوور و درێژ، چارەسەری بەپێی هەرێکێک لەو هۆکارانەش دەگۆڕێت. هیوای تەندروستیتان بۆ دەخوازین و سپاردەی خوابن. سمارت وەرچەرخانە.